خب ڕووداوەکانە هەفتەگە لە ڕابردوو و ئاماژەکان وا بە ئێمە ئێژن کە ئەم شەڕە ساختەیە شانۆگەریە یاڵەتی متحدەی ئەمریکا و دەوڵەتە ئێرانی یا پێگەی بێسزاکانە ئێرانی گەیشت کەسە جێگەیەک کە منتقە جەنگ بە بازیەکە سوار بووگە و لە وەزعیەتە چەق بەستووی یا قەراری گرتگە یاڵەتە متحدەی ئەمریکا یا ناچارە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بەجێ بێڵێت یا یاڵەتە متحدەی ئەمریکا ئێشێ پەلامارە هێز زەمینی بۆ سەر دەوڵەتە ئێرانی یا پێگەی بێسزاکانە ئێرانی بدات بۆ معنا کە گێرەوکێشەکانە ناوخۆییە پێگەی بێسزاکانە ئێرانی کە چەمکێکە ئێمە بە تایبەتی بڕوانینە بە موقعیەتە دەوڵەتە ئێرانی دووسمان کردگە ئەوانە ناچار ئەکات کە بە هاوکاریەک لە دەسەڵاتدارانە پێگەی دەسەڵاتە دەوڵەتە ڕۆخاوە ئێرانی بیر لە زەربەیەکی زەمینی بکەنەوە هەر لە سەرەتاشۆ هەر دوای ماجرای شەڕە 12 ڕۆژە کە لە تەدارۆکاتا بوون بۆ گۆڕینە ئەم دەموچاوە قرار وا بوو کە ئەم سناریۆ ببەنە ڕێوە و ئەمما گرنگی ئەم مەسئلەوە لەکوێ گرنگی ئەم مەسئلەوە لەسەرە ئەوەی کە لە دیبێتەکەی پێشووترا وتم ئاماژە بەوەی کە قڵاچۆلانیش لێدرا بوو دوو شەولەوە پێش ئێمە لە کڵاپێکی فارسیە بووین کە جەماعەتە مجاهدینە خەلق خەبەریاندا کە دایان لە جەلەسەکەی قڵاچۆلانیە گویا لە منتقەی قەڵاچۆڵان جەلەسەیان بووگە و داگیانە لە جەلەسەکەیان یەکێتی نیشتمانی ئەعلامی ناکات نایەژێت لەکوێ دریاگە کەی دریاگە بریندار و کوژیاگیان هەسیان نیسیان دەرەکەوێ بعدەن دەرەکەوێ ئەمەی کە حکوومەتە هەرێمە کوردستان بە عنوانە هێزە پیادە نظامە پرۆکسیە منتەقە و دەسەڵاتدارانە منتەقە بەشداری ئەدرێت لەم هێرشە زەمینیە بە پشتیوانی هێزە ئاسمانیە یاڵەتە متحدەی ئەمریکا هاوکاریە بەشێک لە ساختارە دەوڵەتە ڕۆخاوە ئێرانی جێگەی سرنج و تێڕامانە بۆ ئێمەمانان بۆ ڕۆژگەلە داهاتوو من ئەزانم ئەکسەر ئێمەمانان هەرکام لە جێگە و پێگەی خۆتانە خەریکە ژیانە ڕۆژمەڕەتانن بەڵام ژیانە ڕۆژانە ئێستا دەستخۆشی و دەستخۆشە گۆڕانکاری بنیادین ئەبێت و ئەمە پێویستی بە خوێندنەوەست تەمامە ئاماژەکان بەوە ئێژێت ئێشی هەواست ئەنجام بکەن لە ژێرە ناو کوردبازی کوردە بێمحتەوا بەرادەرانە هەرێمە کوردستانتان لێ نەبێ بە فسفس بە کەپاڵەوان
لێتان نەبێ بە قارەمان و کوردبازی و کورد ئەمانە هێزە دروستکریاگە دەسە کانونگەلە ئەمنیەتیە وڵاتانە قدرەتمەندە منتەقەن بە فەرمانە ئەوان حرەکەت ئەکەن هیچ پەیام ڕزگاریەکیان بۆ هیچ کەسێک پێ نییە قەرزدارە هیچ کەسێک نییەین ئێمە یاڵەتە متحدەیە ئەمریکا هێز ڕزگاری بەخش نییە نەهات کە دەوڵەتە ئێرانی لەبین بووە یاڵەتە متحدەیە ئەمریکا هات کە دەوڵەتە ئێرانی بەچە خۆی بێڵێتەوە وەلەم گەلە کۆمە و پەلامارەی کە ئەیدەن بۆ خاتری ئەوەسە ئێران تووشە شێوان و لە بینچوونە بروکراسی نەوێت ئەم حیزبگەلە و لە کاندیان بە کورد و بە ناو کورد باسییان کرد ئێوەیش وەکو کێشە شەواڵ هەرچی ئەتان کێشن دەرئەچن و ئەڕۆنە سەرە جێگەکەی خۆتان لەبەر بێدەسەڵاتی و لەبەر سواوی خۆتان ناتوانن لە هیما و سیمای ئەم کڵاشینکۆف و کاورای کوژیاگ و تابووی مردەگە سەرە ئێوە هاتەگ دەست هەڵگرن ئێمە قەرزارە کەس نین دەوڵەتە ئێرانی نەبۆ خاتری ئەوەی کە تەزادی بوو لەگەڵ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا نە لەبەر خاتری ئەوەی کە دەوڵەتە ئێرانی دەوڵەتێکی ملیە لە دڵە ملەتێک بەناوە ملەتە ئێران و دەرهات کە یاڵەتە متحدەیە ئەمریکا هاتبوو دەوڵەتە ئێرانی بێڵێتەوە لەبەر ئەوەی یاڵەتە متحدەیە ئەمریکا دەوڵەتە ئێرانیەکەی تووشە قەیرانە بنەڕەتیە بنەماییە بەردەوامکردنە دەسەڵات بوو لابردنە کەسایەتیەکان لابردنە چەند مۆهرەیەک چەند سەد مۆهرەیەک بنیانە دەوڵەتە ئێرانی ناشێوێنێت ئەمانەی کە دەسەڵاتدارە ئێرانن هیچ کامیان ئەو لیاقەتە تایبەتمەندیان نییە بۆ حکمڕانی کە ئەرەستوو باسیەکە کە ئەفلاتون باسیەکە کە ماکس وێبەر باسیەکە و پرسیارەکە مەسە ئەم کابرا بۆ ئەتوانێ حاکم بێ بۆ ئەو حاکمە و کەسی تر ناتوانێ حاکم بێت خوا لایق دیەس خوێنێکی تایبەتی هەست ئینسانە زانایی گەورەیەکە هیچ کەم لەمانە نین ئەمانەی کە لە ئێرانن و لە ناوچەکەن ئەمانە کۆمەڵێک ئینسانی بێڕەگ و ڕیشەن بێبنەمان کۆمەڵێک ئینسانی هیچ و پوچن تۆ تەمام ئەوەی کە لە ئوروپا ئەیوێنی لە ژێرە ناوە ئەدەبیات لە ژێرە ناوە فەلسەفە و تەفەکر قاڵبەن هەنێک کەسانێکن کە لە تەبەقەی ئەشرافن تۆڵستۆی لە تەبەقەی ئەشراف بوو ناباکۆف لە تەبەقەی ئەشراف بوو یا متەمایل بە تەبەقەی ئەشراف تۆ لە ناوە ئەم ڕاو ڕوودکەر و دەڵە دز و تازە بە دەوران گەیگەی ڕۆژهەڵاتە ناوەڕاست وە سەرزەمینە ئێمە ئینسانێک ناوێنی سەری لیاقەتە لەشی بوێت ناوێنیت پێگەی بێ سزاکانە ئێرانی کڵاپسی کردە یاڵەتە متحدەیە ئەمریکا لە ژێرە گۆڕین دەموچاوە دەوڵەتە ئێرانی بە هاوکاریە بەشێکە وعدەیاندا بوو کۆی ئەکەنەوە و بە سورعەت کۆی ئەکەنەوە تا چیرۆکەکەی بگۆڕن گیری خواردووە نەیتوانی ئێستا ئیاڵاتە متحدەیە ئەمریکا لەگەڵ قەیرانە دۆلارە خۆی ڕوبڕوە لەگەڵ هەیبەت و هەیمەنەی خۆی ڕوبەڕوە هاوکات بەشێکیش لە ناوە ئێران بەشیان گەرەکەوە نەیانگەرەکە لە دەسەڵات دەربکرێن ئەڵبەتە عەلیە خامنەیی مردگە و دەمێک بوو مەشایەبیان کوشتایە ڕۆژە ئەوەڵیش کە باسە هێزە زەمینیان کرد ئێمە زانیمان سناریۆکەی سووریە لە کوردەوارە داگیرکریا ژێر دەسە کۆرپۆرێشنە ئێرانی تکرار ئەوێتەوە ئێمە زانیمان ئەم کۆمەڵە ناوە بەناوە حیزب ڕایان ئەگرن کاریان هەسپیان تا لە ژێرە ناوە ئەمانە کۆمەڵێک ئیمزا بکرێ بە ناوە ئێمە فرسەتێک کە بە مێژوو خوڵقاندگمانە ئێمە ئەممانە خوڵقاندگە ئێمە زانیمان دەوڵەتە ئێرانی دەوڵەتە ملی نییە ئێمە زانیمان دەوڵەتە ئێرانی پێک هاتەیەکی ملی و میلەتێکی نییە ئێمە زانیمان کە ئێرانی ناسیۆنالیزمی نییە ئێمە زانیمان کە 57 شۆڕش و ئینقلاب نەبوو بەڵکە پارادایم شیفت بوو
ئێمە زانیمان کە خۆمەینی ڕەهبەر بلا منازع نەبوو. ئێمە زانیمان ئەمانەی کار بەدەستە دەوڵەتە ئێرانین کۆمەڵێ دروستکراوی کاوڵی زادەی هندی زادەی یەهودی زادەن و ئەربابە ئەمریکایی و ئاغای ئەمریکایی و بریتانیایی لەسەر دەسەڵات داینیاگن. ئێمە زانیمان پێگەی بێسزاکانە ئێرانی ئێشێ بۆ خاتری ئەوەی کە خۆیان هەتایی بکەنەوە چیرۆکیان بگۆڕن دەمامەکیان بگۆڕن ئەم بنەماڵە گەلەی کە دەستیان بە دەسەڵات گەیگە هەتایی بکەن و دەسەڵاتە خۆیان و ئەو جار لە قامکێکی تر بێنە دەرەوە لە قامەتێکی تر بێنە دەرەوە. دەی ئێمە بە هەموو دەستە خۆمان ویستە بەرگرتنە بەم گۆڕان کاریمانە کرد تا بەرەو ئەو مەسیرە بڕواک و خۆمان حەزی پێکەین. پەیامە ئەووەڵ یاوڵاتە متحدەی ئەمریکا ڕزگارکەرە کەس نییە. پەیامە دووەم هەر حێزێکی زەمینی بەشداری ئەکا بۆ بنیاتنانەوەی دەوڵەتە ڕۆخاوە ئێرانی ئەڕوات. تەمام ئەمانەی وا دەرکەوت جاسووسە ئەمریکان وا دەرکەوت جاسووسە ئیسرائیلن جارێکی تر حەقی حکوومەتیان بەسەر ئەم وڵاتە ئێمە نییە. لەگرا من پەرانتزێک ئەکەم و حاڵی بووین بۆ ئەوانەتانەوا لە پێگەی کوردە و قەومی کریاگا گیرتان کردگە. ئەگەر تۆزێ شەرافەتتان بوێ ئەگەر تۆزێ وجودتان بوێ دانانە دەسەڵاتە کوردان لە ڕێگەی ئەوە ناچێت و بڕۆی ئوستانە کوردستانە قەومی ئیتنیکی جگێکەیتۆ. ئۆڕدی سەرزەمینە کوردان چوار پێگەی دەوڵەت میلەتی و شناسنامی دەوڵەت میلەتی واتیا. کوڕ ئەوەسە وا بیانی و جاسووس و بێگانە بە شەق لە تاران و بەغاو ئەسەموڵ دەرکا و تەمامیەتە قەبارەی ئەم سەرزەمینە بێرێتۆ. حکوومەتە هەرێمە کوردستانە پرۆکسیە ئەمریکا ئیسرائیل میتە تورکیە ئێران حکوومەتە هەرێمە کوردستانە سیخوڕە دنیا حزب بەرساختەی کوردیە سیخوڕە ئەتلاعات سیخوڕە سپا سیخوڕە حکوومەتە هەرێم سیخوڕە موساد CIA ئەمانە ئەو فاسدگە لە بێدایک و باوکە تارانە و ڕفیق سپایەکانی خۆیانیان کوشت لاریجانیان کوشت وزەرای مختلفیان کوشت عەلی خامنەئیان کوشت گەشتیان سیخوڕ و جاسووسن لەگەڵ حەمەڕزای پەهلەویە ئەمانە گشتیان یەکێکن جاشی یەککەرن ئێمەی مەردم و ئێمەی کورد بێهێزەکەن. ئێمە بە $100 ملیۆن و بە $1 ملیارد دەردێکمان لێ دەرمان ناوێ کە خۆمانی پێ هەڕاجکەین. زووخاومان کێشا و شەڕمان کرد گەیاندمان بەگرا. ئەم سیخوڕگەلە ئایەندەوە داهاتوویە تارانتان لێ ئەسووتێنن. دەرسێک بگرن لە کوردستانە سووریە بیگرن دەست لە حماقەت و حانەقی و کزۆری و درۆزنی هەڵگرن. سووریە شێوا بوو خاندان ئەسەد تووشە ئینقلاب بوون کەچی سپاهە پاسداران ئەربابە ئەمریکایی بەشار ئەسەد کۆمەڵێ بەکرێگیرا و پەکەکەی بردە ئەوێ ئێوەیش ئێژێ لە بێکەسی وێم تۆم کردن وە کەس نەوە کەس شیای نەوە نیوە کەس ئێوە وا خۆتان لیاقەتتان نییە تفەنگ بگرنە دەستانەوە خۆتان لیاقەتتان نییە بۆ خۆتان بڕیار بن خۆتان لیاقەتتان نییە تا بتوانن قبولکەن چارە نووسە خۆتان وا لە دەستانە ئەکەونە چەپڵە لێدان بۆ خەڵکیم سناریۆ تکرار نەوێتۆ لای ئێمەها تا هەرچی دەرفەتە ئینقلابیە لە ئینسانە کوردی بگیرێت تا دەرفەتە گەڕاندنەوەیە تارانمان لێ بگیرێت نەکەونە قەومی بازی بکەن کاولمان بکەن بوون و بنیادنەرە دەوڵەتە ئێرانی حیزە بخەنە گیانمان و تاوانە تاریخ ئەدەن. دەفعەیە خەڵەتیان دەینتان وەملە خوا دەفعەیە دووەم دەینتان وەملە خۆتان ئەمانە هەر ئەوانەنەوا لە ئەقلیمە کوردستان وایە نەکرد هەر ئەوانەنەوا لە سووریە من 10 ساڵە پێش سەیریانم کرد وتم ئەمانە مەئموریەتیان ئەمەسە نەیڵن کورد هیچ ڕابەرێکی گەورەی ئینقلابی تیا دروست بوێ تا بتوانێت دەمەشق کۆنتڕۆڵکە
وەڕەجولە سیاسیەکی تیا دروست بێت و بەرچاو خۆتانەوە دیتان حەمەد جەولانی بە 6,000 نیروی مسلح و هات و دەمەشقی گرت 150,000 نەفەر درۆزنە ئاخەخوە بەرنادەمە هەڵی و ئەخەمۆی خۆسەرە فاسد وەستان و دیتان بە چەقانەیە لە دەیر زوور توانەوە تا جەزیرە دیتان ئێوە دیتان خۆ کوێر نییەن دیتان حماقەتیش حەدێکی هەست شەهوەتیش حەدێکی هەست کاکە تا ئیستە برسیت و گە یەکشەوە حاڵە خاص ناوێ مەکە پەلامارە هەر هێزێکی زەمینی بە فەرمانە ئیاڵەتە متحدەی ئەمریکا بە هاوکاریە ئەوانەی وانە تارانە قارەمانی هیچ کەسێک نییە ها نە بە حسابی باوڵی بنووسن نە بە حسابە کوردبازی بنووسن نە بە حسابە کەسی بنووسن ئەمە ڕاگرتن قەبارەی ئێران فاسدە هەڵپەڕکە ئەکەن خۆشی ئەکەن قەیناکە وەلێ چەپڵە بۆ هیچ کەسێک لێ نادەن قەرزارە هیچ کەسێک نیەن نە ئەمریکا نە هێزە پاپەتیەکانی کە هاوردی یەسێ ئەم دێ و نە ئەو فاسدگەلەی بەناوە ئەحزاب کوردی کە ئێستا قەرارە هێزە هەرێمە کوردستان بە پەرچەمە ئەوانەوە بڕواتە ژوورۆ ماجەراکەی ساڵە 57 بۆ تکرار بکەنەوە وا یەکێتی شەڕە بۆ بکاتا کۆمەڵە بۆ دروستکە ئێوە ناڕۆنە ژێرە بارەمە ئێوە چەپڵە بۆ ئەمە لێ نادەن بۆ هیچ سیخڕ و جاسووسێکی لێ نادەن کە چەپڵتان بۆ جاسووس لێ نەدا ڕزا پەهلەویمان پێ دەرەکری مجاهدینمان پێ دەرەکری فاسدین پێگەی بێسزاکانی ئێرانیمان پێ دەرەکری ئەم کورد بازە فاسد گەلمانە پێ دەرئەکرێ و تارانمان پێ ئازادەکرێ پێتان وانە بێ مەعامڵەتەوە بگە دەوڵەتی ئێرانی ڕۆخیاگە دەمێکە ڕۆخیاگە ئێوە هەستی پێ ناکەن دەوڵەتی ئێرانی ڕۆخیاگە سەقامگیریش ناوێت ئێمە مانانیش نایەڵین سەقامگیر بێت بە هیچ بارێکیش و سەقامگیر ناوێت وەختە خۆشی وەختە ئەسلحە دزیەکان نەموت حکوومەتە هەرێمە کوردستان جاسووسە تەواو و منتەقە پێیان وتکە بڕۆرە ژوور و نەچووگە وەلی ئەم دافێشێ بڕوات یەکێتی نیشتمانی بۆ نایژێ لە جەلسەکەی قەڵاچۆلانی کێ لەوێ بوو لێیاندا کێ لەوێ بوو یەکێتی نیشتمانی بۆ نایژێ دەوڵەتە ئێرانی بۆ لە پێگەی مهماتی ئەداوە دەم ناکاتەوە بۆ دەم ناکاتەوە ئەمان مەوت ئێژێ عەلاجە واقعە ئێشێ بەر لە وقوع بکرێ بە تیۆتا لانکرۆزر و ئاگرە ئەرتەشە ئەمریکا و هەرۆڵبوونە نیروهای مسلحە هاوکاریان بەناوە نیروهای مسلحە ئێرانی کە جێیان هێشت نایەڵن یەک پێگەی حکوومەتی بەتاڵ بمێنێت و گشتی ئەگرن هەرچی نقاط استراتیژیکە ئەگرن نایەڵن یەکێک لەو هێزانە کە بەناو ئەمریکا تێتە ژوورۆ دەست بە هیچ بنکەیەکی عمومیە بگرێت نایەڵن ئیدارەی هیچ شارێک نادەنە دەستیان حسابیان بۆ ناکەن ناچنە ژێرە باریان ئەگەر ئێوە چەپڵە بۆ ئەوان لێ نەدەن ئەوان ناون و نێرەکەرە سەرم لە ئێوە ناتوانن کاری وا بکەن چەپڵەیان بۆ لێ نادەن نەوەدوویەکە عێراقتان لەبیراوێت سووریەتان لەبیراوێت ئەم دەڵە کوردبازانتانە لەبیراوێت ها مەجبورە هیچ کەسێک نییەن هێزە مسلح دەوڵەتە ئێرانی بڕواتە دواوە ئەسلحەتان بۆ بەجێ ئەمێنێت ئەمبارە مهماتان بۆ بەجێ ئەمێنێت خۆتان مسلحەکەن ژێرە بارە هیچ کامیان ناچن
بۆ ئیاڵەتە متحدەی ئەمریکا شلی ناکەن قەرزاری نین ئیاڵەتە متحدەی ئەمریکا هاتکە لە تاران و دانەیە پۆفیوز و مشتێ فاسد وەکو ئەوەی عێراق و ئەفغانستان بەسەرتان و سوار کات ناچنە ژێرەباری چەپڵە بۆ هەرێمە کوردستان لێ نادەن پێشمەرگەی هەرێمە کوردستان نیروی مزوری دەستگاگە لە جاسووسی دنیاست هێزە ئازادکەرە هیچ ملەتێک نییە هۆکاکی پێشمەرگە نەتان خەڵەتێنێ لە پێشمەرگە فاسدتر دزتر بێشەرەفتر هەر خۆیسی کاڵ نەچێتە سەرتان هەروەم قسانە ئەتان گرن مشتێ فاسد و درۆزن و بێلایق و بێمحتەوا سوارە ملتانەون سوالە گەورە ئەمەسە ڕۆژە بعد ئەز ئەم نەمایشە کڵاشینکۆڤن چیەکەن قسەیەکتان بۆ کردن هەست باسێکتان بۆم سەرزەمینە هەست دلیل ئەم نەهامەتی و بێهەمە چیزبوونە ئەم خەڵکە چییە چۆنیەتی دانان فلانە نەزم چ شکلیە ئێوە حیچێکتان بۆ وتنیە دەم سواوە فاسد گەل نەڕۆن و ماجەرای عێراق تکرارکەن و ناڕۆینە ژێرەبارە هیچ کامیان ئێمە مەجبورین بە شەڕێکی ناوخۆیی مەطلوبمان شەڕێکی ناوخۆییە خومان گرتگە بە حیزە حیزە خومان گرتگە بە وەزعیەتێکە وای نەناویە ئەگەر کرێکارین ئەگەر ڕانندە تاکسین ئەگەر لولەکەشین ئەگەر جۆشکارین ئەگەر دکتۆرین ئەگەر کارمەندین خومان گرتگە بەمەی کە هەمانە دەبێ ئەم بڵقە بتەقێتۆ تا ئینسانەکانە ئەم سەرزەمینە زیندوو بوون و هەر گۆڕانکاریەکی بەسەریعی کە ڕووی بدەن کاولتان ئەکات چەپڵە بۆ کەس لێ نەدەن سنووق ڕەئی و سنووق دەنگدان نەک ڕزگارمان ناکا کاولمان ئەکات مردم کاولە مەجبوری هەر دەنگێ بدات نابودە دەکا لەم وەزعیەتە ناڕۆنە ژێرەباری و ئەما یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە هەر کوێیان لە هەر شارێکە حوزورتان هەست ئیمکانی نییە ئێشە هێزە نظامی بۆ نەژوورۆ بووی ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەرتش خۆی بە شێوەیە میسیۆنەر و بە شێوەیە مشاور بەشداری پێئەدات هێزە وڵاتانە عەرەبی بە احتمالە فرە لە خوزستانەوە بەناوە هێزە عەرەبەکانە ئەهواز بواتە ژوورۆ ئەرتشە پاکستان بەناوە بەلوچە بۆگەنە فاسدە درۆزن لە بەلوچستانەوە بواتە ژوورۆ هێزە هەرێمە کوردستان تەنیا هێزێکە کە ئەتوانێ وەکو لەشکرە پرۆکسی بیوەنە ژوورۆ دەیان هەزار نیروە شەڕی چاو پێکەوتگە هەماهەنگی تەکە هێزە ئەمریکا لە ساڵە 91 و 2003 و 2014 بووگە دەڵە دزەکانە سووریە بەناوە هێزە پرۆکسیەکانە پەکەکە ئەتوانێت بێرێت و بەشداریان پێ بکە ئەمانە هێزە ئازادی بەخشنین هێزە ڕاوڕوودکەرن هێزە دزن هێزە حیزن نەچنە ژێرەباریان بەرەو تاران ئەڕۆن بابڕۆن چەپڵیان بۆ لێ نادەن ڕزگارکەرە ئێوە نین قەرزاریان نین قەرزارە ئەمریکان نین قەرزارە هیچ کەسێک نین ئەمانە قارەمانە هیچ کوێیەک نین ئەگەر کێشەی دەوڵەتە ئێرانی نەوایە ئەگەر ئێمە بەرمان نەگرتایە بە سناریۆگە لە جۆرا و جۆرە دەوڵەتە ئێرانی ئەمانە دەمێک و دەمامەکە دەوڵەتە ئێرانیان لە ژێرە ناوەی ئینقلابە مەردمی گۆڕی بوو تەمامە ئەم فاسد گەلەی و مشتێک ڕەجالەی سیاسیش نین ئێستا مەجبورن بەر لەوەی کە ئێران بترازێ و بکەونە یەکتری کوشتن ئێرانیەکان لە یەکتری بدەن و پێگەی دەسەڵاتدارانە ئێرانی کوچە بە کوچە لە تارانە لە یەکتری بدەن ئێشت دەراوێشتەی دەرەوەی بکەن بۆیە بەشێک لە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی وا لەگەڵە ئەم بازیە ئەم شەش حیزبە فاسدەی کە بەناوە کورد دروستیان کردگە وانە ژێرە فەرمانە ئێرانیەکان ئەمریکیەکان
ولا پلان چوونە ژوورەوە بەکاریان تێرن لە ژێرە ناو پەرچەمە ئەمان لە خۆیان حیستر فاسدتر بێشەرەفتر نادروستر هەر خۆیانن خەڵکینە تۆ سەیرە کارنامەیە دەیان ساڵە لە فەساد و لە نالایەقی و لە درۆزنیە ئەمانە بکەن ئێوە قەرزار ئەمانە نیەنها ئەوە قەیرانە دەوڵەتە درۆزنانەی ئێرانی ئەم وەزعیەتەی دروستکردگەها ئەمانە ڕزگارکەرە دەوڵەتە ئێرانینها کڵاو نەچێتە سەرتان لە خۆیان ڕاوڕوودکەر دزتر متجاوزتر حیزتر هەر خۆیاننها ناچنە ژێرە باریان ئەم بازیە حتا زمانێ تەکتەکە ئێوە لە مەیدانە حوزورتان نەوێ زیندوو نەبنەوە نەزانن کێی کوڕە کێن و هەرچی سیخۆڕە نەکەنە دەرۆ ئێمە بەدەست سیخۆڕ و جاسووس داپۆسیایین لە ئەوانەی حاکمیەت و تا ئەمانەی بەناو ئۆپۆزیسیۆن و گەشتی جاسووسە وڵاتانە دەسەڵاتدارن جاسووسە وڵاتانە دەسەڵاتدار کاکە کرماشانی کاکە سلێمانی تۆ ناکاوە پیاک تۆ حیزەکە مەجال بۆ تۆ دروست ناکات تۆ خۆت بنوێنی تۆ لە بین ئەوات ئەزمونە ئەقلیمە کوردستانتان مەگەر نەدی ئەزمونە سووریەتان مەگەر نەدی کەواتە بە ئیحتیماڵە فرە قەرارە بڕۆنە ئەو بەر هەم بە هەڵوێستەکانە عەبەی موحتەدی و حیزب دموکرات هەم بە لێدانەکانە دەوڵەتە ئێرانی هەم بە وەزعیەتە کڵاپسبووگە شەڕێک وا ئێستا ئیاڵاتە متحدەی ئەمریکا زاهرەن وا بانگەوازی کردو پێگەی ئەتۆمی نەمێنێت سارۆخەکان و موشەکەکان نەمێنن پرۆکسیەکان نەمێنن وا دیارە تەنگەی هورمزیشی هاتە سەر و حەج کامیانی بۆ جێبەجێ نەکریە ئەمریکا لەبەرەوەی ئەمریکا نەیگەرە کە بوروکراسیە ئێران بشێوێنێت و تا ئیستێشە خەریکە هاوکاری ئەکا لە تەراشدانی و هێشتنەوەی بوروکراسیە ئێرانی نەمایشە بردنە ژوورەوەی هێز زەمینی هەماهەنگیە فیمابینە دەسەڵاتدارانە ئێرانی ئیاڵەتە متحدەی ئەمریکا و پرۆکسیەکانە منتەقەس ئەمە نەک ئازادی ئێمەی نێرەبەرە بەڵکو ئەمە بەبند کێشانە هەتایە ئێمەی وا لە پشتا گۆڵە ئەم شانۆگەری و هەڵپەڕکەی دوورۆژە و خۆشی درۆزنانە نەخۆنها نایخۆن ئەم لایڤیشە بۆ ئەوە کە خاص بزانن ئەوانەی تێنە ژوورۆ هۆکاکە پێشمەرگە و کوردستان ومانە نەتان خەڵەتێنێ کوردستان بازی پەنج قەران نایێری درۆکەن گشتی درۆزنە یەک پیاگیتیانی ڕاست ناکەن ڕفراندۆمەکەی ئیقلیمە کوردستانتان وا لە بیرە کەوراوە هەڵپڕکە و کەوای سوور و قامەکە خوێنی لێ ئەدا ڕۆژێک پەلامارە کەرکووکیاندا پیاگیتیانە بوو لە بەرامبەریانە بوێسێت ڕفراندۆمەکەتان وا لە بیرە وا سڕیان کرد سەعاتە سێ شەو ڕفراندۆمە حیزانەکەتان وا لە بیرە وە قەڕە ناوە ئستادیۆم و هەڵپەڕکەکردن و جلەکە سوور ئەبەرکردن و هەڵی تەکێنە قەزا لە ماڵم سەرگۆی مەمکەکە ئەخشێ لە باڵەمەیان بردە بەرەوە تڕەهاتیان ئەکرد درۆیان ئەوت نەمایش زۆر و بۆر نەتان ترسێنێت نەمایش زۆر و بۆر گەوچتان نەکات هەڵپەڕکەی ئینسانە پەنگدریاگت دەرفەت بۆ مهەیابووگە لە ناوە خیابان زاڵ نەوێ بەسەر ئەقڵتانە دنیا هەرم ڕۆنیە ها ڕۆژان ڕۆژیان وا لە شوێناها با بزانن ئەمە هەڵتەکاندنی گەرەکە داڕشتنەوەی گەرەکە ئەمە خوێندنەوە چیرۆک وتن و داهات و باسکردنی گەرەکە نێ لە حەد و لیاقەتە هیچ ئێرانیەکە و هیچ کورد بازیەکە ئەمانە نێنە حەدە ئەو بازیە قەومی بازیە کوردیش ئەتان دۆڕێنێ و نابودمان ئەکا نەنگە قەوم بازی و سەرشانمان و دان نەنێن ئەگرا سەرزەمینە کوردانە
ئەگرا لە ژێرە ئائین کوردان تەمەدون کوردان تێرێتەوە مەمانکەن وە قەومە ئێتنیکی لە کزۆڵی و فاسدیە خۆتانە مەمانکەن هیچێکتان دەست ناکەوێ ئەو نە حیزە دنیا مەمانکەن لە سەقیری خۆتانە لە بێئەقلی خۆتانە لە نابودی خۆتانە دەرفەت لە ئایەندە مەسووتێنن گوناحە وا مەکەن وەبەر نەفرەت تاریخ ئەکەون نەیکەن لە عێراق کردتان لە سووریە کردتان لە تورکیە کردتان مەکەن تا ئەم دەقیقەیشە کە دەوڵەتی ئێرانی بە تەمامە هەرچی حیزە یەکی گرتگە هەرچی گەوا دەسەری وا لە ناو یەک کاسە بە حکوومەتە ئیقلیمتان و بە حیزب گایریاکتان و بە دەستگاهای سیخوڕیتان و گشتان سەرتان وا لە ناو یەک کاسە گەماڵ باوکینە من یەک نەفەر لە گشتان یەشێوێنم لێتان یەشێوێنم دیسانەوە تکراری ئەەکەمەوە هێزە فاسدە ئیقلیمە کوردستان هێزە ڕزگارگەر کورد نییە حقوق بگیر و معاش بگیرە حکوومەتە حەلیم کوردستان حقوق بگیرە ئیالەتە متحدەی ئامریکاس ئیالەتە متحدەی ئامریکا هاتکە دەوڵەتە داپڵۆسێنەرە جنایەتکارە ئەیجنسی خۆی بەسەر ئەم سەرزەمینە ئێمە بێڵێتەوە کە مەجای دروست بووگە هەتایە هەڵی تەکێنین و تەمامە قەبارەی سەرزەمینی خۆمان بە هەموو کەلان کوردەوارەوە بێرینەوە پس شانۆگەرەکانە ئایەندە دخاڵەتە هێزە زەمینی و نەمایشە هێزە زەمینی واتیا و ئەم قدرەتە فقط حکوومەت هەرێمە کوردستان هەسی کە دەیان هەزار نیروی مسلحی هەست کە چەک و ئیمکاناتە ئەمریکایی هەست ئەم دەڵە حیز و کۆنە فاسدەی کنارە ئوردوگاه و بێدایک و باوکە کۆمەڵی و دموکراتیشە ئەخەنە ناویان لە ژێرە پەرچەمە ئەوانە وەکو سەگ مەحەلیان لێ نانێن لێیان نانێن چون با بزانی ڕۆژان ڕۆژیان وا لە پێ و مجاهدینیشتان بۆ تێرن سەڵتەنەت تەڵەبیش سەر دەرەکات ئێوە پێتان وانە بێ هەر ئەمانە ئەتوانن کەڵاشینکۆف بگرنە دەستیانەوە کۆنە بازماندەهای سپاه پاسداران و کانونهای قدرت چەکدانانێن ئێمە وارد جەنگ داخلی بووگین بەرەی جەنگ خۆتان دروست تەشخیصەدەن بۆ $100 و $200 چەپڵەژەنە هیچ فاسدێک ناون ئەمانە هیچ درایەت و گەورەیەکیان نییە کە ئەم وەزعیەتە خوڵقیاگە ئەم وەزعیەتە دەرئەسەرە درایەتە ئێمە لە خوێندنەوەیە جەعلیبوونە دەوڵەتانە منتەقە و گرفتارکردنیان لەم گۆڕانکاریانەسە کاورای کاول 10 ساڵە پێش من ئەموو دەوڵەتە ئێرانیشێ بترازێنین نابودیان کەین و لە بینیان بووین لەبەر ئەوەی قەیرانیان هەز ئەوەی ئەیکەن شانۆگەریە ئەمریکا ئەربابیانە ئێمە نابودیانەکەین تەمامە دیبەیتەکان خۆ مەوجودە تا ئەگرا هاوردنمان ئێوە خۆ لە گوێی گا خەفتوون ئێوە بە خیاڵیشتانانە هات ئەتفاقەوە بکەوێت ئێوە بە خیاڵیشتانانەیە هات دەوڵەتە ئێرانی وا قڕۆڵ بوێ ئێوە بە خیاڵیشتانانەیە هات وەختێ من ئەموو جەمبوریە ئیسلامی نییە دەوڵەتە ئێرانی پێگەی بێسزاکانە ئێرانیە مەرکی کەی فاسدە کاول و تۆ هاوکاریان ناکەی لە بنیاتنانەوەیان ئیستە دەرکەوتکە ورد و درسیان جاسووسە ئیسرائیل و ئەمریکان ورد و درسیان قسەکانە عەباسە عراقچی گوێ بن ورد و درسیان جاسووسن جاسوس لەم سەرزەمینە ئێمە ناتوانێ حکوومەتکە بە گوێرەی هەر ناسیۆنالیزمێ دەستی بۆ ئەوەی ئێرانیە فاسد لیاقەت مالکیەتە سەرزەمینی نییە کاورای کەرە کوردباس حاڵیتە بە دەمە قۆپان و شارستانە خوێڕیت و شارە تێ هەڵدریاگە کاولمان ناکەی بەچکە فاسد حاڵیت بوو ئەوەی دەستی بەسەر تاراناگرتکە مشتی ئەجنەبی فاسدن دەست لە قەومی بازی و تەنگ نەزەری و دیهاتی بوونت هەڵەگری بەسەر جنازەی ملیۆن نەفەرتانە تێبپەڕین باکمان نییە بچووکمان ناکەنەوە دەرفەتمان لێ ناسووتێنن لە سغارەت و فەساد خۆتانە گرفتارمان ناکەن هەتایە ئەربابە خوێڕیمان بۆ دروست ناکەن هەرچی بێدایک و باوکە بەسەرمان و نایکەنە ئەرباب لە سوالکەری خۆتانە چەپڵە بۆ ئەمریکا لێ نادەنها ئەمریکا غەڵەتی کردگە ئەمریکا ئەشی چۆکدا بدا بۆ ئێرادەی ئێمە ئەمریکا ئەشێ خزمەتە ئێمە بکە ئێمە خزمەتکار ئەمریکا نین
حاڵیتان بوو ئێوە وا بە خیاڵیشتانانە ئەگەی بە ئەگرابێت ئەها ئێستا کەس قسەی بۆ کردن نییە هەر من قسەم بۆ کردن هەست ئەها گشتی ئێستا دەمی بۆی کردگە قسەیەکی بۆ کردن ڕواتە ژوورە تاریکەکان و دائەنیشی جەلەسە دائەنێ بڕواتە ژوورۆ تێتە ژوورۆ وەلی هاتیتە ژوورۆ ناڕۆیتە دەرۆ خیاڵە ڕاحەت وێ تۆ ناتوانی دەوڵەتە ئێرانی بنیات بدەی و من نایەڵم تۆ کارەوا بکەی نەک من نایەڵم بە دەیان و بە سەدان یارە وەکو من نایەڵەنەوە تفاقە بکەفێ و ناکەوێت و ئەما یاران ئاخز لەم لەحزەوە تەمامە تەجهیزات نظامی خۆتان ئامادەکەن دۆس و ڕەفیق و کۆمیتەی محلات بۆ خۆتان دروستەکەن هاوکاریە دەوڵەتە ئێرانیشی واتیا بەشێ لە حاکمیەتی واتیا بە احتماڵە فرە مقاومەتێکی فرە نەکەن شکیان جێیان هێش کۆنتڕۆڵە شارەگرنە دەسە خۆتان هێزە فاسدە ئەمریکایی ناتوانێت ئەگەر تۆ تەسلیمی نەویت بەسەر تۆ قسە بکات ئەدۆڕێ لە ئەمریکا لە جەهان ئەدۆڕێت پانی ناکەنەوە بۆ کۆمەڵەی حیز و دموکرات و پەکەکەی حیز و خوێڕیگە لە تەحتەناوە حیزب کورتباس وە شەق دەریانەکەن ئەمانە کۆمەڵی درۆزنە فاسدە بێدایک و باوکن بەچکە جاسوسە سیخوڕن هاتگن منحرفتان کەن و ئەوتانە نەسیب نەوێت نێڵنەوە تفاقە بکەفێ ئەم گۆڕانکاریە وا ئێشێ لە تاران ڕووبا ئەستەمبوڵی شەگرێتەوە بەغاش ئەگرێتەوە ئەوەی حەزارەتە کوردی بێتێرێتیوە ئائینە کوردان تەنیا ئەڵتەرناتیڤە ڕیملەندە با بزانن کوردە قەومی ئیتنیکی حەجێک نییە وەلێ تەمەدونە کوردان ئەڵتەرناتیڤە ڕیملەندە ئێرانیەتە بۆگەن لەبین ئەوات و ئەتوانێت بە قەبارەیە ئەم حەوزەیە تەمەدونیە لە کەنارە مەدیتەرانە تا ئۆقیانوسە هێند ئیدارەکات ئەوەی کە لە نەزمە ئیمپراتوریای ئیتحادیەی سوورەتەگرێ لذا حکوومەتە هەرێمە کوردستان وا لە ناوە ئەم بازیە تەکە ئەربابە ئەمریکایی و تەکە کۆمەڵێک لە کاربەدەستانە ئێرانی قەرارە نەمایشە سەربازی بدەن ئیتر یا عیدەیەک لە ناو هێزە مسلحەکانە ئێران ئەو عیدە کە قەرارە لە بینیان بووەن تێنە ئەم دیوە بۆ سلێمانی بوو ئەوان یا ئەوان ئەڕۆنە ئەو دیو لە ئەگەرە هەر کامیانە ئێمەمانان چەپڵە دەرە کەسیان نییەین لە ئەگەرە هەر کامیانە هەر تک لەمانە هێزە داپڵۆسێنەرە دروستکریاگە پارە و پولەکان و گەلە دەسەڵاتن بۆ حفظ منافع خۆیان ڕەبتیان بە ئیرادەی ئێمە نییە بە خواست و ویست و ئارەزووی ئێمە نییە ئێمە ئارەزووەکانە خۆمان تەعقیبەکەین و ئێمە کارەکانە خۆمان ئەوەی نەبەرەوە دنیایش هەر ئمڕۆ نییە ئەم شەرایطە تا 20 ساڵی تریش واسە ئیمکانی نییە بێڵین لە تارانە مشتێ دز و جەردە و بێدایک و باوک و جاسوس و سیخوەڕ و دروستکریاگە دەسە ئەمریکا دانیشێ بەسەر ئەریکەی قودرەت و با تەکلیفە تاران ڕۆشن کەینەوە جاتێنە سەراغە بەغا یەک جاسوس یەک وابەستە یەک تۆخمە حیزە ئەمریکا دروست کرد ئیسرائیل دروست کرد بیانی دروست کرد بەسەر دەسەڵات و نامێنێتەوە ئینکلود تەمامە ئێوەمانان گەشتتان ئەگەر سەرم پەتە بازیە تا ئەگرا من بردگمە بەرەوە لەمەوە بەبعدیش منەیوەمە بەرەوە ئاغایانە یەکێتیە نیشتمانی لە قەڵاچۆلان کێتان کوژیاگە ئەو شەوە جەلەسەیە قەڵاچۆلانتانە کێ و کێتیا بوو وا ڕووی ناکەن لێتان دریا مجاهدینە خەڵق ئێلامی کرد لە قەڵاچۆلان لێتان دریاگە و دەرکەوت لێتان دریاگە خەڵکە سلێمانی بە ماشین بەرەو قەڵاچۆلان بڕۆن بزانن لە قەڵاچۆلان لەکوێی دریاگە لەکوێی دریاگە چۆنەوە قنتان قوچاگە قسە ناکەن بەرادەرانە پرۆکسیە و مزورە دەوڵەتگە لە ناوچەئی و جیهانی خۆ بە زلزانەگەکانە نۆکەر سفەت ئێوە فر ئەفتخارتانەکە نۆکەرە دنیاون نۆکەرە ئێران و نۆکەرە تورکیەون نۆکەرە ئیسرائیلون نۆکەرە ئەمریکاون سەخیف گەل
خەڵکە کوردەوار هێزە گۆڕانکاریە منتەقەیی و هێنانەوەی ئازادی کوردە وە قەومی کریاگە. جڵەوە شەهەواتان نەگرن، نەون و کوڕ پێغەمەر مردک پەرستی ناکەن. گووە قەورە ئەوەی وا لە ژێرە فەرمانە بیانیە هێزە دووقەرانیە بیانیە لە خۆی ناپرسێ پوڵە ئەم فیشەکمە لەکوێ هات، ناپرسێ. گووە قەوری هەڵتان بوو ناڕۆن حیزە بکەن، مردک پەرستی بکەن، نیاتە $100 بفرۆشنەوە، واللهی دەمە دانە دانەتان وردەکەین. عێراق تکرار ناوێتەوە. یەک دەرفەتە مێژووی دروستمان کردگە، ئێمەش ئەیوەینە بەرەو دخاڵەتی تیا ناکەن، هەڵ ناخەنەوە بە دیارە خەڵکیە. هێز بە ئێمە نادەن، چەپڵە بۆ کەس لێ نادەن. لە کارێکان نایزانن دەخاڵەت ناکەن. ئەم دەنگە کەسیفتە هەڵگرە بۆ خۆت، جاری ئەم دەنگتەوە کارمەوە تا تۆزی عەقڵ بگری بەکاتمەوە، تۆزێ شەکەوە عەقڵە خۆت. وا تۆ لە تەمامە ژیان تا خەڵەتیاگی خۆت، خەڵەتیاگی ئەجدادە خەڵەتیاگە کورە کاول، ئێمە هەرچیەک دروست ئەەکەین، ئێوە بەگەلە کۆمی بەلاهەت خراویەکەن. ئەم دەحفەم اتفاقە ناکەوێ. و حکوومەتە هەرێمە کوردستانیش بەم اتفاقە کاری تەواوە. وەزعیەتی تەواوە. وا لێتان ئەشارنۆ با بزانن وانە ئینزارە، با بزانن ئامادەن بۆ حەملەکردن، با بزانن لە ژێرن ئەوە کۆمەڵی دموکراتە حیز و پەکەکەی حیز حەملەکەن. ئەو حیزگەلە حیچێک نیەن، ئەمە حکوومەتە هەرێمە هێزی هەست، با بزانن. مەمنونە هیچ کامتان نییەین چاوتان دەرئەهات خوێڕی گەلە بەچکە نۆکەرە $100 پەنتاگۆن و هێزە ئەمنیەکانە ئێران و دەوڵەتە ئێرانی حەزی ئەکرد وەکو سەگ لە یەکتریتان ئەتۆپاند. ئێوە هێز ڕزگارکەرە هیچ کەسێک نییەن، قاچاقچی گەلە ڕاوڕوودکەرە دزە فاسد وە گیانە خۆتان ئەربابە ئێرانیتان ئێشێ لە بین چێت، ماڵە وێرانە تەکتەکتان ئێشێ لە بین چێت، لەبەر ئەوەی بەربونیانێک لە درۆ و ڕاوڕوت و بێلیاقەتی دانریان. کورە ئێوە ئەوە نەشکۆتان نەبوو، درۆیشتان نەئەزانی وە خاسی بکەن. لەبەر خوێڕیگەریە خۆتان خەڵکتان تا ئاستە خۆتان خوێڕی و سووک و سەلیم کرد، سووک و چروک کرد. ئێستا کەستان قسەی بۆ کردن نییە، میدیا حیزەکانتان چی قسەی بۆ کردن نییە، نێستان تەحلیلێکتان نییە بیکەن. مشتێ فڵتە فڵتکەر و فەکوەشێن و قسە فرەکەر و حیز و قسەتان بۆ کردن نەما، داهاتوو چ شکلیە دادێ بزانم چۆنی دائنی. ئەوە من لەم تریبونە عێلامم کرد، دەوڵەتە ئێرانی ڕۆخیاگە، ژێرە بارە دەوڵەتە ئێرانی ناچین، چەمکە فاسدە ئێران لەم سەرزەمینە دەرەکەین. هەرچی بەچکە جاسووسە دەری ئەەکەین لە هەر قەبارە و لەباسکا بێ، تورک باز بێ، کورد باز بێ، عەرەب باز بێ، بەلوچ بازە حیز بێ، دەری ئەەکەین. ئێوە گشتان دروستکریاگە دەسەکانون گەلە قودرەت وە جاسووسین، یەک پیاکتان تیان نییە. و جارێکی تر بۆ بە دەسەڵاتە تاران ناکەن و دەسەڵاتە تاران دانانێن. تاریخیش هەمیشە عیدەیەکەم گۆڕیگیانە، زۆر و بۆر نەیان گۆڕیگە، هەمیشە عیدەیەکی کەم گۆڕیانە. خوێڕی پێتان وایە بە دانیشتنە پشتە پەردە و بۆمب لێدان، تۆ بۆمبەکان بۆ شێنە من باتڵیانەکەم، تۆ نەمایشەکان دابنێ بێ عەقڵ من لێ تێشێوێنم. من سەدان گروپە جۆرا و جۆرت بۆ هەڵەسێنمەوە لە بەرامبەرە بوێسێت، بیکەن لە بەرامبەر یەکتری بوێسێت، بیکەن. دەسەڵات وا لە ئەگرانێ لە پوڵە، و پوڵ هیچ شەرەفێ ناتوانێ بسێنی، هیچ عەقڵێ ناتوانێ بسێنی، هیچ ئەستراتیژیە ناتوانێ بسێنی. پوڵ ناتان کاتۆ ئەستراتیژیست، ناتان کاتۆ فەرماندە. خوێڕی کەڵاشینکۆف هیچ کە زۆردار ناکات، نایکات. ئەمە ناوی دەوڵەتە، ئیدارەکردنی یەک جامعەز، هۆنینەوەی چیرۆکە هاو بەشە، قودرەتە گرتنە دەسەڵاتە. ئێوە ماڵە ئەم قسانە نیەن. خوێڕی گەل
ماڵم قسانە نیەن نێنە حەددان قسانە هاش و هوش کلاشینکۆف نەکەن ها هەمیشە دوو ڕیاگە شەڕ دوو ڕیاگینە ئەم حیزگەلەی هەرێمە کوردستان ئەوەنە ئەودی و ئەوان نەڕۆنە ئەودی و ئیمکانیەت قوات مسلحە ئێران بێت ئەمدی بۆیان دەوڵەتە ئێرانی تکرار یەکەم و نەماگە دەوڵەتە ئێرانی ئەم شانۆگەری شەڕە نەوێت گەرەکی وێ جۆرێک بیخونجنێت نەماگە شەڕە ناوخۆئی وا لە لووتکا ئێشە بێت و پەنجەرە بە پەنجەرەوە کۆڵان بە کۆڵان ئەمە مەتڵوو بە ئێمەس حەزی پێ ئەەکەین وە وای پێ ئەەکەین لای ئێوە خۆش